بەدڵنیایی میدجێرنی ئەگەر باشترین مۆدێلی دروستکردنی ڤیدیۆ نەبێت لە باشترینەکانە وە زۆربەی وێنەکانی کە ئێستا بە ژیری دەستکرد دروست دەکرێت بە میدجێرنیە، بەڵام پارەی زۆری دەوێت. ماڵپەڕی میدجێرنی ئەوەتە مانگانە پتر لە $20 بەلانی کەمەها. هیچ خەمتان نەبێت کە هاتوون پێت بڵم چۆن لە میدجێرنی بە خۆڕای کەڵک وەربگری هیچ ڤیدیۆشی پێ دروست بکەیت. ئەوش نمونونەکانی. سڵاو، من سروشم و ئێرش کورتایتێکە ئێمە لێرە نوێترین ژیری دەستکردەکان و چۆنێتی کارکردنیان دەناسێنین. سابسکرایبتان لەبی نەچێت ئەگەر ناتان هەوێت پارە بە هەژماری ژیری دەستکردن، چون لێرە هەموو شتێک خۆڕاییە. جا ئەوڕۆ دەم هەوێت ماڵپەڕێکتان پێ بناسێنم کە جگە لەوەی کە دەتوانن بە میدجێرنی وێنە دروست بکەن، دەتوانن ڤیدیۆش دروست بکەن. یعنی ئەو وێنانەی کە لەوێ دروستمان کردووە بیکەین بە ڤیدیۆ. چی لەوەی تایبەتتر؟ سەرەتا با بچینە ناو ماڵپەڕەکەی و بزانین تایبەتمەندیەکانی چییە و چۆن دروستکراوە، هەتا ئێوەش بە حاسانی بتوانن کاری پێ بکەن. بۆ ئەو مەبەستە پێویستە لە یەکێک لە براوزەرەکانتان بنووسن meta.ai. بەڵام جێگای ئەوەی ئاماژەشی پێ بکەم، ئەو ماڵپەڕە ئەپلیکیشنیشی هەیە meta.ai کە دەتوانن لەسەر ئەندروید یا iOS دایبەزێنن کە بەستەرەکەیم لە خوارێ بۆدانەوە خۆشتان دەتوانن سێرچی بکەن. بەڵام بۆ ئەو ماڵپەڕە پێویستە لە VPN IP ئەمریکا کەڵک وەرگرن. بۆ ئەم VPNیش دەتوانن لە ویندسکرایب کەڵک وەرگرن کە تا ئاستێکی زۆر بە خۆڕای دەتوانن کەڵکی لێ وەرگرن. ئەگەر نەش بوو هەر VPN کە IP ئەمریکاتان پێ بدات دەتوانن کەڵکی لێ وەرگرن. من لە IP ئەمریکای ویندسکرایبم وەسڵ کردووە، ئێستا دەبینین ماڵپەڕێکی ئاوەی بۆ هێناوین. بۆی کە لە ماڵپەڕەکە بتوانین کەڵک وەرگرین پێویستە لە خوارێ لە بەشی لاگین یا سایناپ کلیک بکەین. هەژماری ئینستاگرامەکەتان دەتوان پێ وەسڵکەن چون سەر بە کۆمپانیای مێتایە، بەڵام ئێمە وا ناکەین. لەسەر سایناپ لێ دەدەین، کەمێک چاوەڕە دەبین بە پێی خێرایی ئینتەرنێتەکەتان و بە پێی ئەو VPN کەڵکی لێ وەردەگرن، کەمێک جیاوازە خێراکەی. لەسەر کەنتینیو وید ئیمەیل لێ بدەن، لێرە ئیمەیلێکی لێتان دەوێت، ئیمەیلی خۆتانی پێمەدەن، وەرنە ماڵپەڕی temp@mail.org کە بەستەرەکەم لە دیسکریپشن بۆ داناون، لێرە ئیمەیلێکتان پێدەدا، ئیمەیلەکەی کۆپیکەن بڕۆنەوە ناو مێتا، ئیمەیلەکەی لێرە پێ بدەن، لەسەر نیکس لێدەن، لێرە ئیمەیلەکەیشی ولێوەرگرتین، create new account لێدەن، نێوێکی بۆ دانن، next ڕێکەوتی لەدایک بوونەکەت لێ بدا. ئەوانەی هەموو دەتوانن تێپەڕن چون بە تێمپمیل دروستان کردو لەسەر ئیمەیلی خۆتان نییە، زۆر گرنگ نیە، بەڵام ئەگەر ویستان بە ئیمەیلی خۆتان دروستی بکەن گرنگە کە هەموو زانیارەکەتان دروست بێت. لێرە پێویستە پاسوەردی پێ بدەین، پاسوەردێکی ڕەندۆمی بۆ بنووسن، پێویستە لە پیتی گەورە و پیتی چکۆلە و ئەتساین وشتی واشی تێدا بێت. سیڤ لێدەن بە هەڵیگرێ، لێرە سیڤ لێدەن، لێرە بۆ خۆی یوزرنەیمێکتان بۆ دێنیت کە بۆ من گرنگ نییە، لەسەر نیکس لێ دەدەن، بڕوە کۆدێک بۆ ئیمەیلەکەتان دێت، دەچینەوە ناو تێمپمەیل، هەروەک دەبینین ئیمەیلەکەشمان بۆ هاتوون. لێرەدا ئیدیمە پێویست نەبوو ئیمەیلی خۆمانی پێ بدەین، لە خوارێ ئیمەیلەکەی کۆپی دەکەین، کۆپی ئەو کۆدەکەی و کۆنفیگریشن کۆدەکەمان لێ دەدەین. ئێستا هەژماری مێتای ئێمە دروست کرا. جا با بڕۆین بەشەکانی وە تاقیکەینەوە بزانین بەشەکانی چن. لێرە لەسەر کەنتینیو لێ بدەن، هەڵبەت زانیاریکشی پێداون کە بەڕای من بیخێنەوە، مەڵام من هەمووتان بۆ باس دەکەم. سەرەتا با بڕۆین لە دیزاینەکەیەوە دەست پێ بکەین. دیزاینێکی دارک، زۆر سادە و حاسان، تەنانەت بەڕێنماییەوە. لە گۆشەی چەپی سەرێ لۆگۆی مێتای هێناوە، دەتوان لەسەر وەیدا بگرن، گەورەیکەنەوە لەسەریدا بگرن، بە ئایپ تێمەکانە بۆ دێنێ، نیوچەت کە دەتوان قسەی لەسەر دەگەڵ بکەن، وایبز کە ئەو ویددیوانەیە کە مەسەن کەسانی ئاسایی هاتوون بخۆیان دروستیان کردووە ویددیۆکانیان بڵاو کردوەوە و نمونە چالو سمۆرەیەکەن. کاتێککە لەسەر ویددیۆیەک لە بەشی وایبزەدا دەگرن، لێدا پرامتەکەیت هەم بۆ دێنێت کە ئەوە چۆن دروست کراوە، دەتوانن ئێوەش بیرۆکەی لێوەرگرن وە کەڵکی لێوەرگرن بۆ خۆتان. ئەگەر لەسەر دوگمەی ریمێکسیشدا بگرن، دەتوانن حوشیەوەی ئەوەی دروست بکەن، بەڵام بۆ خۆتان. چۆن؟ دواوردەکارەکانتان پێ دڵم پێم خۆش و پێتان بڵم کە بەشێکیش ئاوە تایبەتیشی هەیە. کاتێکی لەسەر کریێتدا بگرن، خۆتان دەتوانن بێن لێرە بۆی بنووسن، ئەقسەی لەگەڵ بکەن. ئێمە لە بەشی نیوچەت تا سەرەتا دەست پێ دەکەین. لێرەدا ئەگەر لەسەر پلاسدا بگرن، پێتان دەڵێت دەتوانی فایلێکمان پێ بدەیت کە بەپێی ئەو فایلەی ئەمن شتێکت بۆ دروستکەم. بۆ نمونە تۆ یەکدانی وێنەی پێدەدەی دەڵێ وەک وەی وێنێکی دیکەم بۆ دروستکە، یان یەکدانەی وێنەی پێدەی دەڵێ بۆم کە بە ڤیدیۆ. ئەوانەی لێت دەوێت کانواس دەتوانی پەرگە و شتی کاری پێ دروست بکەیت. لەسەر کریێتیش کە لێ بدەن،
لێرە پێتان دەڵێت دەتوانی ئیمێج دروست بکەی، دەتوانی قەبارەکەی و ڕێخستنەکانی کە دوای ئەوەشتان پێ دەڵێن. پس ئێرە بەشی نیوچەت بوو، لێرەدا دەتوانی قسەشی لەگەڵ بکەی یا دەتوانی وەک ChatGPT ئەوانە پرسیاریشی لێ بکەی، یعنی ئەوە تەنها بۆ دروستکردنی ڤیدیۆ و وێنە نییە، وەک ChatGPT ئەوانەش دەتوانی کەڵکی لێ وەرگری. ئێستا با بڕۆین بە تاقیکەینەوە لە بەشی کرییت. لە گۆشەی چەپدا نووسراوە کرییت، لەسەر کرییت لێ دەدەین، لێرەدا شتێکی سادەما بۆ دێنێت پێمان دەڵێت تو تا ئێستا هیچ شتێکت دروست نەکردووە. لە خوارەکە دەبینن نووسراوە دیسکرایب یۆر ئیمێج. بۆ نووسراوە دیسکرایب یۆر ئیمێج چون ئەمە لەسەر وێنەمانداناوە کە وێنێک پێ بدەین، وێنەمان بۆ دروستکات. لەسەر وێنەکەدا بگرن دواتوان ڤیدیۆ شەڵبژێنن. بەشی دووەمەکەی قەبارەکەیەتی فۆرمەت یان ئەسپێکت ڕێشیۆ بۆ ئینستاگرام 9:16 بۆ یوتیوب 16:9 یەک بە یەکیش کە چوارگۆشەیەکی وەک مربع پێدەدا. ئەمە دەمانەوێت 16:9 بێت کە بۆ یوتیوبیانە کەڵکی لێوەرگرین. لەو بەشەدا کە لە سەریدا دەگری سێدانە پارامێترت پێدەدات. یەکەمیان ڤاریێتی کە ڕێخستنی بڕی جیاوازی لە نێوان چوار دەرەنجامی وێنەکە. چۆن ئەوە لە میجێرنی کەڵک وەردەگرێت، میجێرنی چوار دانە وێنەی جیاوازتان پێدەدات. لێرەدا هەرچەند ئەوە زۆرتر بێت جیاوازی وێنەکان زۆرتر دەبێت کە من نامەوێت زۆر جیاواز بن. بەشی دووەم وایرنێس دیاریکردنی پلەی فانتزی یان ریالیستی بوونی دەرەنجام. پێتان دەڵێت چەندە فانتزی بێت یا چەندە زۆرتر ریالیستیک بێت و لە ڕاستی نزیک بێت کە منەوەش لە کەمترین شێوازدا دەدەم. وەستالایزیشنیش کە ڕێخستنی بڕی هوەری بوون یا ستایلی وێنەکەی پێت دەڵێت چەندە هوەری بێت یا شتێکی ئاسایی کە من دەستی لێ نادەم. لەسەر ستایل ڕێفرەنس سیدیش کە ئەگەر لێدان کۆدێکە، ئەگەر وێنەیەکتان دروست کرد کۆدێکتان پێ دەدات ئەو پێدەڵێن سید، لێرە لێ بدەی ئستایلەکەی هەڵدەگرێت و بەپێی ئەو وێنەکەت بۆ دروستەکە. من لێ دەگەڕم هەر لەسەر ئەوانە بمێنێتەوە. ئێمە پێویستە بۆ دروستکردنی وێنە پرۆمپتێکی پێ بدەین. پرۆمپتەکانمان چۆن بنووسین لە ژیری دەستکردەکان وەک ChatGPT کلاود و جیمینای ئەوانە کەڵک وەردەگرین یا دەتوانین بە خۆشمان پرۆمپتەکە بنووسین. ئەگەر دەتێت لە تەواوی ژیری دەستکردەکان کەڵک وەرگری ئەو ویدیۆی لەسەری بۆم دانای چاولێکە هەموو ینی بەخۆڕای تێدا. ئێستا کە زانیمان چۆن وێنە دروست دەکرێت ئەوەش بزانین کە ماوەیەک لەوەی بەر کۆمپانیای مێتا و کۆمپانیای میجێرنی یەکدانە ڕێککەوتنامەیان واژۆ کرد کە مێتا بتوانێت لە میجێرنی کەڵک وەرگێت. ئێمەش بۆیەوە بەڕوونی دەڵێن وێنەکان لە میجێرنیەوە دێن، هەڵبەت ئەگەر بە تاقیشمانکردنەوە ئێوە دەزانن ئاستی وێنەکان چەندە بەرزە کە بۆ ئێمە دەڵێن لە میجێرنیە. بەڵام لێرە ئاماژەی پێ ناکات کە کێشە بۆ میجێرنی ساز نەبێتێنی خەڵک نیان لێرە کەڵک وەرگن نەچن لە میجێرنی بەکاربهێنن. هەر بۆیە وێنەکان دڵنیان کە لە میجێرنی بەپێی میجێرنی دروست دەکرێت. ئێستا با ئێمە بڕۆین وێنەیەک دروست بکەین و دوای پێتان بڵم کە چۆن دەتوان وێنەکان ئەنیمێت بکەن. لەو بەشەی کە دیسکرایب یۆر ئیمێجی هێناوە پرۆمپتەکەی خۆتان پێ بدەن. من پێشتر پرۆمپتێکی ئامادەکردو بە یارمەتی و ژیر دەستکردانێکی پێم وتن ڤیدیۆکەشی لەو سەریدا هات کە حتمما بڕۆن چای لێ بکەن. پرۆمپتێکە ئامادەیە، لەسەر ئیمێجیشە ئەو سندەی لێ دەدەم و چاوەڕە دەبم وێنەکانم بۆ دروستکات. کەمێکی پێ دەچێت لێرەدا چواردانی ڤیدیۆکە دێنێت ڕێک وەک میجێرنی کە چواردان بچاتەکان لەسەرش پرۆمپتەکەی بۆ هێناوین کە ئێمە چمان نووسیوە هەروەک دەبینن وێنەکانی بۆ هێنین، چواردانی وێنی بۆ هێنین کە ڕێک وەک میجێرنیە چا لە کواڵیتی وێنەکان کەن. سین ئەگەر من خۆم ئەو وێنەیەم بە ژیری دەستکرد دروست نەکرد با قەتم نەدەزانی بە ژیری دەستکردەوەی دروست کردووە. لێرەدا کە لەسەر وێنەکە دادەگرین کۆمەڵێکمان بژار دەبودین. لێرەدا دەتوانین پرۆمپتەکەمان بگۆڕین، لێرەدا دەتوانین ستایلەکانی بگۆڕین، لێرەدا دەتوانین ئیمێجەکەمان یعنی ئیدیت ئیمێجی لێ بدەین یعنی بۆ خۆی بمان بگۆڕێ. بەڵام لێرەدا دوودانە بژار دەمان دەداتێت، بژاردەی ئەنیمێت و بژاردەی کاستم ئەنیمێت لە خوارێ لە گۆشەی ڕاست. کاتێکی ئێمە لەسەر ئەنیمێت لێ بدەین خۆی دێت بێ دەستکاریکردنی ئێمە وێنەکەمان دەکا ئەنیمێشنێکی پێدەدات و جوڵی پێدەدات ئەگەر بە کوردی پێتان بڵێم. بەڵام ئەگەر لەسەر کاستم ئەنیمێت لێ بدەن بەپێی ئەو شتێک ئێوە دەتان هەوێت وێنەکەتان بۆ ئەنیمێ دەکات. تا ویدیۆکەمان پێنیشان دەدات پێتان بڵم لە بەشی ویدیۆدا تایبەتمەندی دیکەی هەیە. لێرەدا دەتوانن پرۆمپتەکەتان زیاتر بکەن هەروەک کە پێم گوتن. لە خوارێ بەشی میوزیکی هەیە کە ئەگەر لە سەریدا بگرن و دوای پێشتان نیشان دەدەم دەتوانن موزیکی پێوە زیادکەن، یعنی ئێوە ویدیۆکتان دروست کردو پێویستە گۆرانی لەسەر بێت. لێرەدا دەتوانن گۆرانی بۆ زیاد بکەن. لە خوارەدا دەتوانن لە ئەکستند کەڵک وەرگرن. ئەکستند چیە؟
قەبارەی ڤیدیۆکەتان زۆرتر دەکات. یعنی ڤیدیۆیەکی 5 چرکەیە کە دەتوێت بکرێت 10 چرکە لەسەر ئەکستەند لێ دەدەی بە ڤیدیۆکە دەبێتە 10 چرکە. لە خوارەوتر ڕیستایلی هەیە و دەتوێت بە پێی ئەو ئیستایلانێکی تێدایە پێشنیار دەکەم کە گەرویستان ئیستایلێکی پێ بدەن پێشتر بگەڕێن کە بزانن ئیستایلە چیە و لە خۆرا لێندن هەروەها گەر بە خۆشتان ئیستایلێکتان هەبێتوان لەسەر براوز لێدن و بڕۆن ئیستایلی خۆتانی هەڵبژێرن و پێ بدەن. ئێستا لەسەرەوەی لێ دەدەم دێمە دەرێ. ئێستا کە ڤیدیۆکەی بۆ هێناین دەتوان لەسەر پڵی لێ بدەن و بەپێی خێرایی ئینتەرنێتەکەتان کواڵتیەکی باش و پێنجیان دەدات یان خێرایەکەی من دەبینین ژی دەکات کە لە ئێران ئینتەرنێتی چۆن هەیە بەڵام چە جوڵەکەی چەندە سروشتی و جوانە ئەو کچێکە کە پێ دەکەنی و ئێستا کە ڤیدیۆکەمان بینی ئێوە گەر لە گۆشەی سەرێ لەسەر بژاردەی دانلۆد لێ بدەن دەتوانن ڤیدیۆکەتان دابەزێنن. ئەگەر لەسەر بژاردەی شەیر لێ بدەن دەتوانن ڤیدیۆکەتان بنێرنە واتساپ، ئینستاگرام ڕاستەخۆ بکەنە ڕیل لێرەشدا دەتوان دووبارە دایبەزن لەسەر ترێدزی دابنێ لەسەر فەیسبووکی دابن یا لینکێکی بۆ دروست بکەن کە لینکەکەی بدەن بە هاوڕەکانتان بتوانن کەلکیل بکەن. وەگەر لێرە لەسەر پۆست لێ بدەن ڕاستەخۆ دەچێت بە نێوی هەژماری ئێوە پۆست دەکرێت لەسەر مێتا AI و خەڵک دەتوان ببینن. لێرەدا دەتوان موزیکی بۆ هەڵبژێرن با بڕین موزیکێکیش بۆ هەڵبژێرین لەسەر ئەد موزیک کە لێ دەدەی لێرەدا موزیکەکان بۆ خۆی کە پێشنیار دەکا یا موزیکە ترێندەکان دەتوانی یەکیان هەڵبژێری. لێرەدا با بڕین بژاردەی دووهەم یعنی ئەکستند بە تاقیکەینەوە کاتێککە لەسەر ئەکستند لێ دەدەین چاوەڕێ دەبین خۆی دێت ڤیدیۆکەمان قەبارەکەی درێژتر دەکاتەوە. لەو گۆشەی چەپی سەرێ دەبیننەوە ڤیدیۆیەکی دیکە دروست دەکرێت کە خەریکە گەورەی دەکاتەوە. لێرەدا دیتان دەبینن ڤیدیۆکەی پێشیمان 5 چرکە بوو ئێستا کردوێتە 9 چرکە و لێرەدا دووبارە دەتوانن ئێوە ئەکستەند لێ دەدەن دووبارە قەبارەکەی زۆرتر کاتەوە. وەگەر بیتانەوە ڤیدیۆیەک 30 چرکەی دروستکەن بۆ ئینستاگرام لێرەدا دەتوانن بەڕاهەسانی لەسەر بە ئەکستەند ڤیدیۆکەتان قەبارەکەی گەورەکەنەوە و تەنیا لەسەر ئەکستەندیش لێ مەدەن بەڵکو پرامپتوشتەکەشی بۆ زیادکەن این دەستکاری بکەن لەسەر پرامپتەکانتان. بەڵام ئەگەر تا ئێرە هاتوون دڵخۆش دەبم ئەو ڤیدیۆ لایکن چۆن و دڵ هاتوو تا ئێرە هاتوون لایک نەکردوێت کورتایەتێکی سابسکرایب بکەن ئەو زنگڵەش چالاکەن کە لە ڤیدیۆ نوێیەکان بەخەبەر بن چون ئێمە نامانەوێت هیچ کەس پارە بە ژیرە دەستکرددا تا ئەو جێ بتوانین ئامرازە تایبەت و بە خۆڕایەکان دەناسێنین. ئێستا کە زانیمان چۆن وێنە دروستکەی چۆن وێنەکە بکەی بە ڤیدیۆ با بڕۆین تێکست تو ڤیدیۆەکەشی بە تاقیکەینەوە کە ڕاستەوخۆ وێنەمان ڤیدیۆمان بۆ دروست بکات لەکوێ دەتوانینەوە کارە بکەین هەر دێنە سەر بەشی کرییت لە خوارێ لە بژاردەی ئیمێج لا دەبین و بژاردەی ڤیدیۆ دێنین. لێرەدا دەتوانی خۆت وێنەیەکی پێ بدەیت کە وێنەکەت بە پێ ئەوی ڤیدیۆت بە دروستکە نادەتوانی ڕاستەخۆ لێرەدا بۆی بنووسی. بەڵام بۆی کە ڤیدیۆ باشترمان بۆ دروستکات باشترە بۆی بنووسین ئەو کیبۆردەی بۆ بنووسی یعنی generate ڤیدیۆ ئەوەی بۆ بنووسین دوای پرامپتەکەشمان بنووسین لەسەر ئەنیمەیت لێ بدەین و چاوەڕێ بین کە ڕاستەخۆ ڤیدیۆکانمان بۆ دروست بکات. کەمێکی پێ دەچێت ئەوەش ئەو ڤیدیۆیە کە ڕاستەخۆ بە تێکست و پرامپت و وێنەیە کە پێشتر دروستم کرد بوو بۆی کردم بە ڤیدیۆ. هەز لەو ڤیدیۆدا چ فێر بووین کە چۆن هەژماری مێتا AI دروست بکەین فێر بووین کە چۆن وێنەکانمان بکەین بە ڤیدیۆ و فێر بووین وێنەکانمان ئەنیمەیت بکەین لە بەشی ئەنیمەیت و کاستم ئەنیمەیت دەنگی بۆ دابنین ڕێستایلی بکەین ئەکستێندی بکەین و هەروەها زانیمان کە ئەو ماڵپەڕە هیچ واترمارکێک لەسەر ڤیدیۆکانمانتان نابێت. هەژمارەکەشی سنووردار نییە بۆ هەموو کەس لەبەردەستە یەکدانی VPN ئەمریکای دێت کە لە خوارێ بەستەرەکانم بۆ داناون هەم بۆ پارێکی هەم بە خۆڕایەکەی. زۆر سپاستان دەکەم کە تاکۆتایی ڤیدیۆ هاوڕێم بوون. لە پێشتردا یەکدانە ماڵپەڕم پێناساندن کە ڤیدیۆکەشی دووبارە لە کۆتایی ڤیدیۆدا دێت و لێرەشدا هاتووە کە دەتوانن لێوی کەڵک وەرگین بۆی کە پرامپتی باشتر بنووسن ڤیدیۆکەی داهاتووش لەدەست نەدەن کە باشترین ژیری دەستکردی 2025 تان پێ دەناسێنن. زۆر تایبەتە. زۆر سپاس دووبارە کە تاکۆتایی هاوڕێم بوون تا ڤیدیۆیەکی تر و ژیرێکی دەستکردی تر خواحافیز و ماڵاوە.